سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدی بتوانین سوودێکی باشتر بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنیت. بەڕێزان ئەم ڕۆژ دەمانوێت گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی ئایا لە هەر شوێنێک زوڵم هەبێت ژیان چۆن دەگوزارێت، بە مانایەکی دیکە ئەگەر زوڵم هەبێت ژیان چۆن دەگوزارێت. بە ئومێدەوەی بتوانین سوودێکی باش بە ئێوەی بەڕێز بگەێنین. ئێوەی بەڕێز بینەرمان بن لە پەیامی تۆوە پەیامی هاوڵاتیان دەگوازینەوە تا بزانین ڕاو بۆ چوونان چییە سەبارەت بەم بابەتە. لە هەر شوێنە زوڵم هەبێت ژیانی خەڵک چۆن دەگوزارێت؟ وڵای جاگە زوڵم هەبێت خەڵک خراپێت دەگوزارێت بێکار و کاسپی دەبێت و ئەرزی وەخزمەتی با سەعات خەرجی گران دەبێت و خەڵک وازی ناژۆر دەبێت. ئەگە زوڵمیش نەبێ هەموو شتێکی دیو دەڵێ پێکەوە هەموو خۆش دەبێت دی وڵات. کە زوڵم بوو ژیان تەواو ژیان لەکوێ مێنێ. پێت وایە لە هەرێمی کوردستانە زوڵم هەبێ؟ ئارا وەڵا ئەوەندە زوڵمەیە تا خوا لێ بەسە. ئەگەر زوڵم نەبێت، ئەگەر زوڵم نەبێ هەموو کەسێ لە دنیا ئیسفادەیەکەکە و سوودێ وەرەگرێ و زەحمەتی کەمترە. تۆ لە کوردستانە پێت وایە زوڵم هەبێ یان عەدالەت؟ وەڵا من حەزم لە عەدالەتە. کامیان هەیە؟ زوڵم هەیە، عەدالەت کوە زوڵم هەیە. کاک حاجی تۆڵێ چی؟ وڵا بڵێنجی خۆی شت لە عالەمەوە دیارە چی بڵێ ئەوە تەلەڤیزیۆنەوە میلەتیش ێزانێ ئەوە نەمە ئاشێ و نە ئیش هەیە و ئێسازێکی وەک من حەماریشم پێ ناکەی نازانین چی بکەین توخوا ڕەحمکەوە. زوڵم هەیە لە کوردستان؟ زوڵم ئێمە نایدین ئەڵێ وەڵا ئەگەر نەبێ ئەمە زوڵم نییە کەس نەمە ئاشێ و نە ئیش هەیە و نە کار هەیە و دەزانیشم بێ ئیش و سەیەکی وەک من چی بکە خۆ حەماریشم پێ ناکەم. زوڵم نەبێ خۆشە کاکە دنیا ئاشایز بێ و ینی بڵێم چۆنی ئەنی ئێستا زوڵمەکە چۆنە حکوومەت زوڵم لە خەڵکی کەوتەوە واتە هەیە لە کوردستان؟ ئەی زۆری ژێنەک تا مەمنونە هەموو کە زانێک ئەوش زانێکە وایە زوڵمەکەن مەعاژنان بە خەڵک ژیانی خەڵک ناڕۆ زیاتر نییە. وەڵا ژیانی خەڵک ژیانی نییە، ژیان کواماوە هیچ ژیانێک نییە و ئەو عالەمەت نابینی چی لاتەوە. پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێ؟ ئەو پەڕێتی ینی غایە دەرەجە زوڵمی تیا. ئەگەر زوڵم نەبێت خەڵک چۆن ژیانی دەڕوات؟ نەبێ و عالەمە بە ئاسایی خۆی بژی و خۆی بژێنێ و زوڵمی لێ نەکرێ و غەدری لێ نەکرێ و ماڵی نەخورێ و سەرۆتی ئەو وڵاتە بە فیڕۆ نەچێ بۆچی ناژی کاک؟ چۆن بتوانین زوڵم لەناوەرین؟ وەڵا بە هەموو لایەکمانە ئەگەر بتوانین هاوکاری یەکتر توانین زوڵم لەناوبەرین. چۆن مەسەلەن؟ هاریکاری یەکتری کەین لەنایەکە باش بین لەبارەی هەموو شتێکەوە. لە هەر کۆمەڵگەیەکە زوڵم هەبێ پێڵەن دیکتاتۆرێت. دیکتاتۆرێت شتێکی سەرەتاییە کە لە هەموو جیهان و عالەمە تیا بەرقەرارە بێ. وەکو کۆمەڵگاش ئیتر ئەو کۆمەڵگایە کە ئیسا ئەم بڵێن مەجموعەی حکومڕانیەکە نیمچە دیکتاتۆرێکی تایە. بەڵێ پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێ؟ بەتەئکید زۆر بەتەئکید زوڵم هەیە و نبینی ئەی تۆ ڕۆژانە ژیانی خەڵک ببینە بزانە چۆنی ئێژی تێگەشتی هەیە تێگەشتی پارەی داهاتی ئەوەی نییە مەقسە ئێوارەکە علاگەی کرد بچێتەوە ماڵەوە. بەتەئکید وایە بەتەئکید زوڵم هەیە بەتەئکید نەحەقی هەیە بەتەئکید هەموو شتێکی لە ناو کوردستانە. وەڵا جاشوان ئەگەر زوڵم هەبێ ناگوزارێ. زوڵم چییە؟ زوڵم ئەوەیە کە بەشیەکێم خۆیت جا نەخواسە بەشی میلەتێم خۆیە بێت چی بێ. ینی خەڵکانێکن بەڕاستی میلەتیان تەواو هێنایە دواوە کە خەڵکیش هێشتا دەنگیان پێدا هێشتا لەگەڵ یانە ئەگەر بەردەوام ئاوا خەڵک پشگیری ئەمانە بێ ئەم وەزع 20 ساڵی تریش بەردەوامە بێ. سەرانسەری کوردستان زوڵمی تایە هەتا بڵێ زوڵمە من ئیسا حالێن خۆم ئەگەر ئەو 300,000 کە وەرێگرم سەیەمەوە بەکرێ ئەو شوقەیە دووسم بۆ مێنێتەوە. ئەنێوەنە زوڵم نییە معاشەکەی من کەمی کردووە و ملیۆنەکان کەمی نەکردووە و دەفتەرەکان کەمی نەکردووە. کاک حاجیگیان چۆنیت؟ بازاڕ چۆنە؟ سەلام عەلەیکوم.
شور باشیت تۆ دەورە زۆر دیوە وایە بەڵێ باشە لە هەر کۆمەڵگەیەکە زوڵم هەبێت خەڵک ژیانی چۆن دەگوزارێ ژیانی خراپ ئەگەر زەڵم ببێت فەقیری چی دەسەڵات پێ دوای لە کوردستانە زوڵم هەبێ وەڵی تر نازانەوە خۆیان نەزان خۆی خۆیان ئەو عالەمە ئاوا احتیاج بوو محتاج بوو هەواڵەم سەرجادە قەیرەترە دینی گشتی لێرا کەوتووە زوڵم چۆن لە ناو ئەبرێت خەڵک چۆن بتوانە زوڵم لە ناو بە وەڵی ئەبێ ئەگەر خۆی بەجێی بۆ میلەتەی خۆیان بێتەوە بێ بەجێی بە خۆیان بێتەوە چاوی لەو خەڵکەوە بێ چاوی لەو فەقیر و هەژارەوە بێت چاوی لە میلەتی خۆیەوە بێ دەپەروەردەی کە ئەتەرە بێ ئاوا بڕوا بەڕێوە نەک من هەر بۆ خۆم هەوڵ بۆم بیخەمە ئێرە ئەم بەرپرسانەی هەرێم چاوان لە میلەتەوە هەیە وەڵی تر نازان خۆ نایەن دیری بێن بەم بازاڕا چاوی گێڕمزانە فەقیر هەژار چۆنیان چاونی کەس نایەت ئەگەر لە تۆ بپرسم لە هەر کۆمەڵگەیەکە زوڵم هەبێت ژیانی خەڵک چۆن دەڕوا بەخوا ناڕەحەتە ڕوا ناڕەحەتە ئەبێ ژیان خۆش بێ بەخور بەهەنێ بم وایە بە ساقم تر خوا چاکیکە باشە پێت وایە لەم کوردستان ئێمەیە زوڵم هەبێ والله تر ڕۆڵە هەیشە خوا خەسەری لێشانە ئەیکا لێمان بە قوربانم بەشکو ئیشەڵڵا خوا جێبەجێیکە چاک بوێ کاکە گیان تۆ پێت وایە هەبێ والله تر هەیشە و نیشە تر ئاوا هەیە من حەدەدی بکانە لەم خوایە ظروفمان بۆ خۆشکەی ئەی باشە دایە حاجی تۆ پێت وایە زوڵم چۆن چارەسەرەکرێ والله بێ خوا چارەسەریکە خوا چارەسەریکە تۆ بڵێ براوامەکە ئەو بڵێ براوامەکە ئەو بڵێ برابا تایم چاک بێ ئیشەڵڵا خوا بێنە تایم بەش ئیشەڵڵا بێنە سەر تەخت چاک بێ ئیشەڵڵا تەبەن زۆڵم سەرچاوی هەموو کێشەکانی مرۆڤە نەک لەو سەردەمە لە سەردەمەکانی کۆنیشدا و زۆڵم تەمان سەبەبێکیشە لە هەرە گەورەیەتە لە دواکەوتنی ژیانی ئادەمی زادە بێگومان کە زۆڵم هەبوو خەڵکیش هەستی بە زۆڵم کرد قەت دڵی خۆش نابێ قەت ئومێدێکی بە ژیان نامێنێت لەبەرەوە لەسەری پێویستە مرۆڤ کاتێک کە زەڵم دەبینێ بێدەنگ نەبێت ئەو کەسانەی کە لە ئاستی زوڵمە بێدەنگ دەبن جگەل لەوەی کەوا نەحامەتی بۆ خۆیان و بە خەڵکی دروست دەکەن هیچ شتێکی کامە نامێنێتەوە بەڵاز کە زوڵم هەبووی تر ژیان گوزەرانی تا نامێنێت ئەنی خەڵک قەلەقە بێت خەڵک بێتاقەتە بێت کە نەعەدالەتی هەبوو ئەم کۆمەلگای ئەبینی کە ئێستا هەیە چۆن بتوانین زوڵم لەناوبەرین زوڵم بەچی لەناوەچێ زوڵم لە سەرەتای ژیانی مرۆڤایەتیەوە تا ئێستا هەر بووە بەڵام بەم شێوەی ئێستا نەبووە ئەژینە هەر بووە لە ئەوڵەوە تا ئەخیر بەس قەت وەکو ئێستا نەبوو لەمەش خراپتر قەت نابێ واللهی زوڵم هەبێ ژیانی ئەمەگە خراپە ڕۆ هەتا خواڵێ بەسە مەمنونی بەرنامەکەیشانم کاکە کاک حاجی تۆ بە تەمەنی خۆت زوڵم زۆر دیوە چون دیوە زوڵم زۆر دیوە زوڵم کرد ئەریە بەخوا ئەمەغەم دیوە بە بەقە باڵای هەردووکمان ئیتجا باشە ڕاستی کۆماوە لە زوڵم زیاتر پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێ لە کوردستانە بە هەموو کەس بەقا هەموو شێش زوڵم هەیە ئەی قەیناکە تۆ تەماشا ئەم خەڵکەکە هەمووی لە برساخەری کە ئەمرێت هەمووی بە احتیاجە نە معاشە نە عەشایەک هەمووی بۆ کاتە ئاسمان هیوا هەیە شێوی نییە بیخوا کرێچییە داماوە حکوومەتەکەمان ئاگای لە میلێت هەر نییە بە هیچ کلۆجێک ئیتر خوا پێغەمبەر چاما لە کەرەمی خوا ڕەحمکە ئەگینە ئێمە فەوتاوی زوڵم هەیە لە کوردستان ئەی بۆ نییە ئەوە دەمەگە مەعاشمەوە نەگردووە ئەمە ناوێنەی چی ناوی ئەنەی چی نایەنم زوڵمکردن ئەو من دەبێ ئەوم فرۆشتووە فادیەکە منە بە لە فێ بکڕم 250 پێوێ ماقول ناکە وەڵا جاشان ئەگەر زوڵم هەبێ ناگوزارێ ئەی کە زوڵم هەبێت چ ژیانەکە بێ پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێت زوڵم ئارەوەڵا هەیە بەڵێ وەڵی زوڵمەکان زۆرن ئیتر بۆ منیش ناژمێرەنەوە ڕاستی بۆ بەمێ وەڵی زیاترت بۆ خۆت حسابی کرد باشە زوڵم چۆن لە ناو ئەچێ چۆن لە ناوی بەرین لە ناوەچێ ئەگەر خۆمان بۆ خۆمان بین لە ناوەچێ وڵاتەوان ژیان سەرکەوتوو نابێت
زوڵم چییە؟ زوڵم ئەوەیە کە بەشی یەکێ بخۆیت جا نەخواسە بەشی میلەتێ بخۆرێ بێچی بێ ئەوەیە زوڵم. باشە پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێ؟ وڵی تەمانەیە لە هەموو شوێنەکە زوڵم هەیە لە کوردستانە زۆریان کەمە. وڵی بەپی خۆی هەیە ناڵێن زۆرە بەس هەیە ئازە شتێکی بازە زوڵمێکی هەر هەیە. باشە ئەی چۆن زوڵم لە ناوبەرین زوڵم بەچی لە ناو ئەچێ؟ بە یەکسانی بەدات پەروەری چۆن دەستە بێ من تۆ هاتی بۆ دوکانێکی من قەدر لێ نەکەم و حکومەت قەدر لە میلەت نەکات و ئەو خەڵکامی بەڕێک و پێشی هەموو ئیشی کاری خۆی باوەڕێک و پێشی بەرێت و کاری ڕێک و پێ بکەوتەوە تۆ کە چۆن کە پێ ناخۆش بێ خەڵک زوڵم لێ بکە زوڵمیش لە خەڵەمەکەتەوە کۆتایی بە زوڵمێ واتە عەدالەت دەبێ. عەدالەت دەبێ تۆ پێ خۆشە زوڵم لێ بکرێ نە وانە دەمەنی زۆر کە زوڵم لە خەڵک نەکرد و خۆم پێ ناخۆش بوو خەڵک زوڵم لێ بکەن ژیانی خراپە ڕات ئەوەش بە پرسەکان ئەگرێتەوە بەرپرسەکان بەکردەوە یاسای حکومەت یاسای وڵاتەکە چۆن بڕۆ بەڕێگایە کەسە زوڵمی لێگرێت زوڵمەکە شکاتێکیان شتێک بێت ئەبێ چارەسەرکردن ئەو زوڵمە زوڵمەکە لەلایەنە کەسێک بەرپرسەوە کەسێک شارزا بێ لەو زوڵمەیان یاسا بێت جێبەجێگات. پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێ؟ زوڵم زۆر هەیە بەڵێ. مەسەلەن چ زوڵمێکە هەست پێ کردووەکەومە لە خەڵکی ئەم کوردستانە یەکەم بێمە عاشیەک گرێتەوە بۆ بەری دارایی حکومەت لەم خەڵکاکات سێبم بازارەکە سێم خەڵکەکە هیوا لە کرێچیە پارەی کرێ پێ نییە سێ پێشمەرگەکانمان کەچیان لە بەرەی جەنگان چۆنن خەڵکی تریش فەقیر وەژار زۆر خەڵی بازار چیەکە چی ناکە لە بازارە چی نافرۆشێ ژیان هەر بەرەو ئارامی و بەرەو گرانی و بارپرسیە ڕاستە خەڵک. پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێت؟ وڵی ترجا لە کوردستان ئەوە هەموو شوێنەکانیکەوە فەرقینی نەعەدالەتی هەیە لە داهات و لە ژیانی خەڵک. وڵایت هەر تاشێک لە خۆی دەست پێ بکە هەر شتێکە پێی ناخۆش بوو ئیترەوە ئەو زوڵمە لە هەش بارێکە بێت. وڵا ژیانی خەڵک تەواوێتە دووە هەر کۆمەڵگایەک زوڵمی تیا بوو ئینسانەکان ئەو وڵاتیان بەرچاوکێ یان ژیان تیا تەواوێتە دووە کەس مرتاح نابێت لە ژیانی ڕۆژانی خۆی. پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێ؟ بە تەکیدی هەیە و هەمووشمان تیا بێزارین بێتاقەتین بۆی زوڵمی بە تایبەتیش دەسەڵاتدارانەوە. چ زوڵمێکە هەست پێ کردووە لە کوردستانە؟ وڵای نەعەدالەتی لە ڕووی ئابووریەوە ئەوە پێگەی یەکەمی بردووە هەستەکەین باشە سەرەت و سانیە میلەتە دزرێ کە بەشی تاک بە تاکمانی تێدایە. ئینسانەکان وشار بن ینی بزانن ئەم خەڵکە تاکەی بەڕاستی دوای ئەمە ناکەون ینی خەڵکانێکن بەڕاستی میلەتیان تەواو هێنایە دووە کە خەڵکیش هێشتا دەنگیان پێدا هێشتا لەگەڵیانە ئەگەر بەردەوام ئاوا خەڵک پشگیری ئەمانە بێ ئەم وەزع 20 ساڵی تریش بەردەوامە بێت. وڵی زوڵم لەلایەن کۆمەڵگا لەلایەن حکومەتانی بەڕاستی ژیان بەم شێوەیە ناگونجێت. ئەگەر زوڵم نەبێت ژیانی خەڵک چۆنە ڕوە؟ ئەگەر زوڵم نەبێت ژیان بەسەر بەستی ڕابڕێگەوە. وڵی بە شێوەیەکی دیموکراتی ینی حکومەتێکی دیموکراتی سەربەستی. ئەگەر زوڵم هەبێ ژیان چۆنە ڕوە؟ ناخۆش دەڕۆت. بۆچی چۆن یانی؟ خاتەوە ئەو کەسە دەستی دەڕوا زوڵم دەکات لە خەڵکو و خەڵکی ناڕەحەتە و کێشەی بۆ دروستەیە و چی بۆ جێبەجێ نابێەوە. پێت وایە لە کوردستانە زوڵم هەبێ؟ ئەی ئەوە زوڵم نییە و خەڵکە هەمووی بێئیش و بێکار و ماڵوێران بووە. ژیانی خەڵک زۆر ئەستەمە پێداویستەکان بەدەست نایەن بەڕاستی ژیان هیچ مەنایەکی نامێنێ بۆ بنی مرۆڤەکان کاتێ زوڵم مستەم لە سەرکردەکانش ببینێ بە تایبەتی زوڵم بەشێکە لە نەعەدالەتی زوڵم نەک بۆ وڵاتی موسڵمانان هەر بەعام بۆ بەشەریەت شتێکی ناڕەوایە شتێکی نابەجێیە. پێت وایە لە هەرێمی کوردستانە زوڵم هەبێ؟ زوڵم شتێکی ڕوون و ئاشکرایە لە وڵاتی ئێمە بە تایبەتی سەرکردەکان خەڵکیشان فێرە زوڵم کردەوە یعنی کەسێک لە عیلەی خۆی کە زوڵمەکە بە حەق ئەیبین. چ باوک بێ بۆ مناڵەکانی چ کەسێک لە گەڕەکەی خۆیان بۆی سەرکردەکانەوە یعنی ڕەوایان ئاسایی بۆتەوە شتێکی زۆر ئاسایی و نۆرماڵە زوڵم لە وڵاتی ئێمە. باشە زوڵم چۆن لە ناوبەرین؟ زوڵم ئەپێ پشت بە کەسانی ببەستین کە بەڕاستی من بۆ شخصی خۆم کەسانێکە لە خوا نزیک بن ئەتوان زوڵم ناوبەرن من ناتوانم کەسێک هیچ حسابێک بۆ بوونی قیامەتێک یان بۆ نەفسی خۆی نەکە بتوانێت زوڵم لە ناوبەرێ
زڵم کەسانێکی پێویستە بەڕاستی کە خوا ناز بن و لەخوا ترس بن ئەو کاتە دەستی زڵم ئەتوانێت بەڕێ بەڵام خۆ لە ئەوروپایشە ئەتوانین بڵێن ڕەنگە وەکو پێویست خواناسیش نەبن بەڵام زڵمیان ناوردووە خۆیان زڵم لە ئەوروپا بە شێوی گشتی هەر لە ئەوڵە بڵین توانین بڵێن بوونیە بۆ کەسەکان لەسەر بنەمای خزمەتی هاوڵاتی ئەبنە سەرکردە کەساتێک مەسەلەن سەر وڵاتانی بەریتانیا فەڕەنسا بەعام ئەوروپا ئەمریکا ئەم کەساتێک ئەبێتە سەرکردە منافسش بۆ دروست دەبێت لەسەر ئەم نامنافسە سەر دروست دەبێت کە خزمەت زیاتر بکات بە خەڵکی وڵاتەکەی خۆی لەسەر ئەوە ڕێستەیە هاوڵاتیەک پێی وایە سەرکردەکان هێندە زۆڵمیان کردووە زۆڵمەکان ئاسایی بۆتەوە تا سەر ئاستی خێزانیش هاتووە وە ئەندامەکانی خێزانیش لە ئێستاە هەندی لە هەندی حاڵەتە زوڵم لە یەکتریەکەن چونکە هێندە زوڵم کراوە لە هەرێمی کوردستاندا حاڵەتەکە ئاسایی بۆتەوە و خەڵک شتێکی نۆرماڵی دەڕوانێت وە هیواداری زوڵم هێندە ناشری مکرێت لە هەرێمی کوردستانە هیچ کەسێک هێزی ئەوەی نەبێ دەست بۆ زوڵم بات و زوڵم بەکاربێنێت ئەوەندە زوڵمەیە تاخوا لێ بەسە خوا پارەی و خەڵکە خوا بایعی و خەڵکە بە چیەژی ئەو خەڵکە ڕات و هێتوت ئەو زۆڵمە لەلایەن بە زۆری لایەن حکومەتەکانەوە بوو بەس ئێستا دەسەڵاتی سیاسی کورد خۆی زوڵم لە خەڵک دەکات محاکەمەکەیە لە قیامەتە حتمما محاکەمەکەیە هەر کەسێ زوڵم کە والله ژیانی زەحمەتە زوڵم هەبێ ژیان زەحمەتە زوڵم لەمە زوڵمتر نازانم هەبێ کوردستانە زوڵم هەیە زۆر زوڵم هەیە ئیتر وەزەکە خۆشتان نەزانم چۆن زۆر زوڵم هەیە چۆن بتوانین ئەم زوڵمە لەناوبەرین والله ئیتر ئەبێ بە هەمومان بە تایبەتی حیزبەکانمان بە تایبەتی حکومەتەکەمان ئەبێ زوڵمەکە لەناوبەرێ بە توانای ئەوان و ئێمەش هەڵا ئەوکو ئایەسە ئەم حکومەتەی خۆمان کە ئێستاوە میلەتەکە چەوساوێتەوە بەدەستیەوە واتە قەنەعەتت بەوە هەیە کە لە کوردستانە زوڵم هەیە هەرەوەڵا ئەوە نەزوڵم هەیە کە تاخوارێ بەس وەڵا بە میلەت لاشێ بۆ میلەتە ئەبێ میلەتە هەسێ لە حکومەت ئەو حکومەتە لا ناشێت بە حیاتی زوڵم لا ناشێت وەکو سەدام حوسێن چۆن میلەت لای بردەبێ ئاویشاوە ناچێت هیچ بەباشی ناڕوا کاکەجان لەبەرەوەی کە تۆ زوڵم و زۆرداری هەبێ ژیان بەی شێوەیەک بەردەوام نابێت و ژیان بەباشی ناڕوات پێ دوایە لە هەرێمی کوردستانە زوڵم هەبێ بە تەکید هەیە جا لەم زوڵمە زیاتر چی هەبێ ئەوە باس کراوە یعنی چۆن باسی کەم ئەوە باس کراوە نەبێتەوە زۆڵم و زۆرداری زۆرە لە وڵاتی ئێمە بۆ نمونە نەبوونی موچە و ئەنجا ئازادی نییە و ئەیتر ڕوبعەن موچەیەکێک کاکەگەن تر ژیان چۆن ئاوا بەردەوامە بێ ژیان نییە لا ژیانی ئاسان نابێت ژیانی بەباشی ناڕوا بەڕێکەوە زوڵم هەموو کەسێ زوڵمی هەیە ینی هەیە زوڵم لە کەسی خوار خۆیەکات ئەگەر زوڵمیشە بووە و کۆمەڵگەیە بەرەو دواوە چێت بەرەو پێشکەوتن ناچێت پێ دوایە لە کوردستانە زوڵم هەبێ هەبێ بۆیە ئەم خەڵکە ئەم وەزعە بەرەو ئەو ئاقارە ڕۆژتۆکەی سا هەیە ئەگەر زوڵم نەبێت خەڵک چۆن ژیانی ئەڕوا هەموو تاچێک ئاسایی وەکو هەر کەسێکی تر ژیانی خۆیەکات و زوڵمی لێ ناکرێت ترکە زوڵم نەبوو کابرا ئاسایی ژیانە ژیانی زوڵمێکی زۆر کراوە لە کوردستان ئاستەکەی زوڵم هەبێ هەرەوەڵا تا سەری ئەسقان زوڵمە تا سەری ئەسقان حال ئەو زوڵمە زیاتر چی کە بێ ئەو زوڵمەی لە کوردستان کراوە لەوی شوێنە نەکراوە زاڵمەکان چۆن لە ئەبرێن یان زوڵم چۆن لە ئەبرێ وەڵا مەگە خوا لایەن بە لا ناچم مەگە خوا لایەن بە لا ناچم بە هیچ شتێک مەگە خوا لایەن بە بەزەوەنە لە تۆ پرسم لە هەر کۆمەڵگەیەکە زوڵم هەبێت خەڵک ژیانی چۆنە ڕوا وەڵا خراپە زۆر باش نییە بۆچی لە هەتی و زوڵمەکرێ لە ئەنفال زوڵمەکرێ لە ئاوارە زوڵمەکرێ یعنی ئێمە کاتی خۆی حکوومەتی بەعزباری کردوم لە جێگای خۆم بەخوا جاش بە زۆر لە ماڵەکەی خۆم دەری کردمە دەرەوە هەتا ئیسا هیچم نەتبینیوە حکوومەت خەسارە بۆ من ببژێرێتەوە تەنیا خانوویەک سەدام خۆی بۆی کردمەوە لە مەدینە شۆڕش ئیتر ئەویش لەبەر شەڕی ئەوان وازم لێهێنا هاتمەوە بۆ سلێمانی بۆ ماڵ باوکم و لە خانووی وەرەستام و بەڵێ شقۆیەکیان ناوە پێم بەس شقەکە منیش قیسەوەمەوە بە حکوومەت یعنی بە بێپارە نەیاوە پێم
ئەو کوڕم لای پارکی ئازادی لای وەسا حەسەن بووە چەکداری ئەو بووە شەیدە ئەڵێ شەید نییە کە سیارە لێ یاوە بۆ شەید نییە بۆچی واتە لە کوردستانە پێ دوایە زوڵم هەبێ هەر زۆر هەتا بڵێ زوڵمە من ئیسا حالێن خۆم ئەگەر ئەو 300,000 کە وەرێگرم سەیەمەوە بەکرێ ئەو شوقەیە دووسڕم بۆ مێنێتەوە ئەنێوەنە زوڵم نییە معاشەکەی من کەمی کردووە و ملیۆنەکان کەمی نەکردووە و دەفتەرەکان کەمی نەکردووە ئەوە زوڵم نییە زوڵمی وام نەدیوە زوڵمی وەگەمەم نەدیوە هیلات کۆش ئەمەی نەکردووە فیرعەون ئەمەی نەکردووە سەدام ئەمەی نەکردووە هیچ ساڵمی ئەمەی نەکردووە تۆ ڕقی لە زەلامێکە نابێ بشیت شەعب گشتی فەوتێنی وەزگوێ گێنە جێ خۆی لە کوردستانە زوڵم زۆرە لە کوردستانە زوڵمەکە لە حەچوەتە دەرەوە لە هەردوو لا گوێ لەبێ ئەوەی ئەمانی کردیانە فیرعەونەی کرد هیلاتکۆ نەیکردووە 5 ملیۆن خەڵک چۆن خوتێ بڕێ قەیناکە تۆ ڕقی لە جەماعەتێکە لەگەڵ جەماعەتەکە وەک شەعبەکە گشتی ئێوە کوڕی ئەو شەعبەن ئێوە کوڕی ئەو شەعبەن ئەگەر ئەو شەعبە نەبێت تۆ چیەکەی سەدام چۆن هەدەی بۆ ناردینەوە هەموو جەژنێک لە تەلەڤیزیۆنەکەی کوڕەکەی کوتکوت کرابوو ئەمجاکە ئەویش کوتکوت کرا کوڕەکەی و دی لە تەلەڤیزیۆنەکە لە کونەکە هەتا دەریان هەیە ئەعدامیان کرد ئینشەڵڵا ئەمیش ئەعدامە کرد والله ناخۆشە ناخۆش ئەی چۆن زوڵم هەبێت ناخۆشە ڕاوبەرەوە باشە پێ دوایە لە کوردستانە زوڵم هەبێ ئەی نییە لەمە زوڵمتر کووە چی چیمان لێکراوە چیمان جا چیمان لێ نەکراوە چیمان پێ نەکراوە چی نەکراوە چی نەکرد نەبووە ناڕازی لە مۆزعە ئارە وەڵڵ هەر زۆریش باشە زوڵم بەچی لە ئاچێت چۆن لە ناوی بەرین والله بخوا لە ناوی بەرین بە کێ لە ئاچی چۆن لە ئاچی ئەبێ خوا لە ناو خوانێ لای بەر واتە زاڵم خوا زەواڵی بۆ بنێرێ ئارە وەڵڵ ئەبێ هەرەوە بێت والله ئەبێ هەرەوە بێت والله جاڵژیانی خەڵک چۆڕەڵا بەزەلی دیارڕەکەی بینی بێ بازاڕیە بێ ئیشیە چۆن بڵێ ئاوایە بە قورئان نە مەعاشێک نە معالەمە نەیشتێ باشە پێ دوایە لە کوردستانە زوڵم هەبێ قەرەرە والله هیچ چۆن نییە ئارە والله زوڵمە خۆڵ وایە زوڵم بەچی لە ناوەچێ والله بڵێ بەچی مەگەر بە ڕاپەڕینێکێک تا سەری ببێ نەجاتمان بێ مەگەر ئا بە ناوچێ شەمباز ناڕوە هەست کۆمەلگەیەک کە من تیا بوو مشکلەی تیا بوو بە گیانی خەڵک باز ناڕوە باشە پێ دوایە لە هەرێمی کوردستانە زوڵم هەبێ زۆر چ زوڵمێکە هەست پێ کردووە کە زۆر زۆر زوڵمێ نقصانم بەس پێ دوایە زوڵم هەبێ لە کوردستانە بۆ هەموو خەڵک بۆ هەموو خەڵک نییە بەڵام بۆ زۆر خەڵکەیە ئەرە وەڵڵا باشە خاڵێکیان زوڵم چۆن لە ناوەچێت چۆن لە ناوی بەرین وەڵڵا لە ناو ناچێ بە میلەت لە ناو ناچێ بە میلەت لە ناچێ دەبڕۆ خوا عابیستان بێ دەستە خۆش بێت یاخوا بێ مەمنونم قوربان ڕێشە بم دەستە خۆش بێت شانی تاڵە زوڵم کەوتە زوڵمی تر هەموو شتێک ئەبرێتەوە باشە پێ دوایە لە کوردستانە زوڵم هەبێ سەرانسەری کوردستان زوڵمی تایە باشە زوڵم چۆن لە ناوەچێت چۆن لە ناوی بەرین زوڵم بەخوامەکەی خوای گەورە لە ناوی بەریەکە نابێ لە ناو ناچێ تا حەدێمەوەڵە دەیا خوای گەورە بەڵام تکەگرتی بەری نایە ئیشەڵڵا چی دیکە خەڵک دەربەدەر و کوشت و کوشتار نەبێ و ئاسایش بێ لە وڵاتدا ئیشەڵڵا کار و کاسپی و جەمیع موسڵمانان ئیشەڵڵا هەموو پێکەوە زیندەگیمان خۆش بێ و ئەو بەڵایە نەجات بێ ئەگەر زوڵم نەبێت خەڵک چۆن ژیانی دەڕوات وڵا ڕفاەتە بێ خۆشە بێ ئەگەر زوڵم نەبێ هەمووی عەدالەتە بێ دیموکراتیە بێ ڕێک و پێک وەک یەک ئەڕوا بخۆی ئەی من بەم حکومەتەوە هەست حکومەتم دیوە تێگەیشتی
حیزی بەعز زڵمی لێ کردین بەس ئەی ژیانی خوا پارەی و خەڵکە خوا بایعی ئەو خەڵکە بە چێژی ئەو خەڵکە ڕات و هێتوتەوە ئەو زڵمە یەکەم شت بە هاوکاری خۆمان بە هاوکاری خۆمان بتوانین چیانێک دروستکەین لە بینی خۆمانە حیزبەکان مەخسە بڵێن وەکو ئیسلامیەکان و ئەم عیلمانی و ئەمانە یەک بگرن و تێگەشتی بتوانین چیانە دروستکەن بۆ ئەم میلەتە بۆ ئەوەی حیز دەبێت ڕێحەتی ئەم میلەتە تۆزێک ئاهێشی پیا بێتەوە بەس ئایا ئەوە چۆن ئەبێت ئایا ئەوە چۆن دروستە بێت ئەوە ئەڵڵاهو یعلم پێویستی بە کەسێکی کاریزمایە بەتەکید پێویستی بە کابرایەکی کاریزمای چاکە ئەوانە کە بتوانێت وەسعەتی ئەم کوردستانە هاوسەنگ کاتەوە لەگەڵ یەک هەتا سەردەمێ زوڵم هەبوو زەڵم حکوومەتەکانی پێشوو بوو لە زمانی مەلەکی خەڵدماگوت حکوومەت زوڵم لە خەڵکەکە لە زمانی عەبدولکەریم قاسی دەماگوت زوڵم لە حکوومەت زوڵم لە خەڵکەکە ئەدی بە درێژای حکوومەتەکان دوای بەعسەکان هاتنە سەر حکوم دوای عەبدولسەلام هاتە سەر حکوم دوای ئەو دووبارە بەعسەکان گەڕانەوە بە درێژای ئەو تەمانە دوور و درێژە کە تەدوانم لە ساڵانی پەنجاکانەوە ئەو زوڵمە لەلایەن بە زۆری لایەن حکوومەتەکانەوە بوو بەس ئێستا دەسەڵاتی سیاسی کورد خۆی زوڵم لە خەڵک دەکات کە ئەمان زوڵمەکە خەڵک زۆر مەراخی زیاتر لێ دەخوا زیاتر دڵنەگەرانە لەو زوڵمەچووی زوڵمێک لە ناو خۆتا لێت بکرێت زۆر ئەوە فەرقی کێرەوەی کە زوڵمی لە حکوومەتەکانی کەەوە بەرامبەر دەکرێت ئەو دەسەڵاتی سیاسی ئێستاشە تا ئەمڕۆژ من نانێ بۆی کەوا سیستەمێکی سیاسی لەباری ڕێکوپێکی وا دروست بکرێ ڕێگاگر بێت لە زوڵمکەوە لە خەڵک بکرێت لەبەر هەتا ئەو سیستەمە نەگۆڕدرێ بەپێی یاسا دانەدرێ بۆ ڕاگرتن لەو زوڵمانە و خۆ ئەگەر یاسای باشیش هەیە لە لاو دایرەکانی حکوومەت و لە دەسەڵاتی سیاسیدا بەڵام جێبەجێ ناکەن هەر ئەو کەسێک کە خۆی دەنگ ئەدا لەناو پەرلەماندا بۆ دانانی یاسایەک کە زوڵم لەسەر خەڵک لا دەبا خۆی جێبەجێ ناکە خۆی بەردەوام دەبێت لە زوڵم لەبەر ئەوە چاکترین ڕێگا بۆ ئەو کا زوڵم نەبینێ هێزە سیاسەکانی کوردستان یەک بگرن لە بەردەمی هەر هێزێکی سیاسی دەکەدا کە دەوێت ئەو زوڵمە بەردەوامی پێ بدەن. زوڵم چۆن لە ناوبەرین زوڵم وەڵاهی زوڵم بە جوانی و بە ڕەفیقایەتی و بە برایەتی و بە ئاشایشی نەکرێ ڕێک بین لەگەڵ یەکان نەک ناڕێک مزدی تۆم و ئەو زدی ئەو بێ بەوە چارەمانەکرێ ئەگینەیتر مەگەر خەبرەکە چۆن ناوەچێ یەکەم کەس گرێتەوە بۆ حکوومەت پرسەکانمان ئەبێت وڵای باشکەن لەباری داراییەوە لەباری ئاسایشەوە لەباری هەموو لایەنەکانەوە باشکەن زۆڵم بەرەبەرکەمە بێتەوە وڵای ئەوێت سەرۆکەکانمان ئەوێت ئەوانەوە مەسئولن چاویان لە خەڵکەوە بێت خوا بناسن باوەڕیان بەخوا و قیامەتێک بوێت خۆیان گوناهبار نەکەن دەینی گردنی سەغیر و کەبیر نەچێتە گردنیان محاکەمەکەیە لە قیامەتە حتمەن محاکەمەکەیە هەر کەسێ زوڵم کات زۆڵم لە ناوبردن ئاسان نییە بەڕاستی ئەبێ قوربانی ئەوێ بەڵام حتمیش نییە هەر لا ئەبرێ هەر لا ئەبرێ هیچ شتێک مستەحیل نییە هیچ شتێک ئەوە نییە کە بڵێ ناکرێت هەموو شتی هەوڵی بۆ بەی فەراهەمە بێ بەڵام ئەمە قوربانێکی زۆرتری لەوە ئەچێ پێویست بێت گیان زوڵم چۆن لە ناوەچێت چۆن لە ناوی بەری وەڵاهی ئیتر ئەویش بە برایانە باشە یعنی وەکو برا دانیشی بە یەکەوە قسە بکەیت و بۆ میلەت ڕنج بیت و بڵێ من بەدڵێکی ساف ئەوە یعنی ڕنج بی نەک تۆ لە ژێرەوە دزی لە من بکەیت و بیبەی دەمی یەکێکی تری پێچەورکەی لەبەرەوەی تۆ بە باش بزانێت پەیامەکانی خەڵک زۆر نیگەرانی کردین چونکە زۆربەیان پیان وابوو لە هەرێمی کوردستانە زوڵم ئێجگار زۆرە زوڵم کارێکی وای کردووە کە ژیانی خەڵکی بەرەو نەهامەتی و نەبوونی و ماڵوێرانی بردووە زۆر کەس بۆ چوونەکانی وەها بوو کە ئەم زوڵمە لا نابرێت مەگەر خوای گەورە بە ڕەحمی خۆی ئەم زوڵمە لابرێت زۆر کەس پێیوا بوو لە هەرێمی کوردستانە ئەوەی بوونی نەبێ عەدالەتە ئەوەی بوونی هەبێ زوڵم کردنە لە سایەی سیاسەتمەدارەکانی ئەم هەرێمە و
حکومڕانەکانی ئەم هەرێمەدا ئێمەش دەپرسین بۆچی دەبێت زوڵم هەبێت بۆچی ئەبێت ئەوەندە چێژ و خۆشی لە زوڵمکردنی میلەتەکەتان وەربگرن ئایا پێتان وانە کە هەموو زاڵمەیەک خوای گەورە زەواڵێکی بۆ بنێرێت ئایا پێتان وانە ئەوانەی پێش ئێوە بە چه حاڵە ڕۆشتن ئێوەش بەو حاڵە بڕۆن ئایا ئێوە لەوان دەسەڵاتدارتر و بەهێزترن ئایا ئێوە لەوان باشترن بە دڵنیاییەوە خەڵک زۆر بێزارە خەڵک زۆر بێزارە لەم حاڵی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کوردەواریش پندێکی جوانی هەیە دەڵێت هەموو شتێ لە باریکیا دەپچڕێت تەنها زوڵم نەبێت لە ئەستوریا دەپچڕێت ئێمە هیوادارین زوڵمەکە باریک بکرێتەوە نەک ئەستورتر بکرێت بۆ ئەوەی خۆیان و گەلیش پێوە لە ناو نەچن بۆ ئەوەی تەڕ و وشک بەیەکەوە نەسوودێت چونکم خوای گەورە مۆڵەت ئەدا بەڵام لە پڕیش تۆڵەسێنە بەرامبەر بەو کەسانەی کە زوڵم ئەکەن پەیامێم جارەمان گەیشتە پایان تا پەیامێکی تر بەختەوەرەوە سوودەبن